بەپێی بەدواداچوونەکانی لیژنەی پلان و پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پارێزگاکەدا زۆربەی پرۆژەکانی نیشتەجێبوون لە ڕووی یاسایی و خزمەتگوزاریەوە کەم و کورتیان تێدایە و تەنانەت پرۆژەی واش هەیە هێشتا نرخاندن و فەرمانی دەست بەکاربوونی بۆ دەرنەچووە بەڵام دەستی کردووە بە دروستکردنی خانوو یەکەکان و بە هاوڵاتیانی دەفرۆشێت. هاوکات ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت لێپێچینەوە لەگەڵ خاوەن پرۆژەکان ناکرێت و زۆربەی پرۆژەکانیش سکاڵای هاوڵاتیانیان لەسەرە. ئێمە وەکو لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆژانە بە بەردەوامی سکاڵای هاوڵاتیانمان بۆیەت لەسەر کێشەی ستیەکان و کێشەی یەکەی خانووەکانی نیشتەجێبوون لە سنووری پارێزگای سلێمانی و قەزا و نەحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی بەداخەوە ئێمە بەردەوام بە دواداچوون دەکەین و سەردانی وەبەرهێنانمان کرد بۆم بابەتە بۆ چارەسەرکردن و بە دواداچوون بە سکاڵای هاوڵاتیان بۆمان دەرکەوتووە پرۆژەیەکی ئێجگار زۆر لە سنووری پارێزگای سلێمانی دەرکەوتووە تا ئێستا نە فەرمانی دەست بەکاربوونیان هەیە نە فەرمانی دەرچوونی نرخی دیاریکردنی یەکەکانیان هەیە بەداخەوە هەتا ئێستا خانووەکانیان بەشێکی زۆری تەواو کردووە تەنانە سەقفی خانووەکانیشان تێکرۆ لە کاتێکدا کە فەرمانی دەست بەکاربوونیان نییە. جگەل لەمەش یەکێک لە هەڵەکانی تر و مەترسیەکانی تری ئەوتانێ تا ئێستا هیچ ئەندازیارێک ئیشرافی ئەم پرۆژانەی نەکردو بەبێ پرسی حکوومەت و بەبێ ئاگای حکوومەت ئەم پرۆژەیە کراوە بۆیە زۆربەی یەکێک لە خەلەل و کەموکوڕەکانی تر ئەوتانی ئەم پرۆژانە کە ئەکرێت لە کۆتاییدا بەشێک لە خزمەت گوزاریەکانی وەکو پێویست جێبەجێ ناکرێت یان با بڵێن جۆرێک لە کەم تەرخەمی تێدا ئاکرێت. هاوڵاتیان لە دوو لاوە قوربانی سیاسەتەکانی حکوومەت و وەبەرهێنەکانن لەلایەک ئەو پرۆژانەی کە دراوە بە هاوڵاتیان وەک گرێبەستەکانیان نین و خزمەت گوزاریەکانی وەک قوتابخانە و بنکەی تەندروستی و مزگەوت و دایانگەیان تێدا نییە. بەشێکی دیکەشیان سەرڕایەوەی سیاج و خزمەت گوزاری و پاک و خاوێنیان نییە. دەبێت هاوڵاتیان بۆ ئەو خزمەت گوزاریانە پارەش بدەن. لەلایەکی دیکەشەوە بەشێک لە هاوڵاتیان پێشەکی پارەیان بە وەبەرهێنەکان داوە بەڵام پارەکەیان پێنادرێتەوە و پرۆژەکەشیان لە نیوەدا ڕاگیراوە. لەو بارێشەوە بەڕێوەبەری وەبەرهێنانی سلێمانی دەڵێت بەهۆی نەبوونی ستاف و قەیرانی داراییەوە حکوومەت وەک پێویست چاودێری و سەرپەرشتی پرۆژەکانی وەبەرهێنان ناکات و کار ئاسانیش بۆ وەبەرهێنەکان دەکرێت. دیارە خزمەتگوزاری سێ جۆر خزمەتگوزاری هەیە لە پرۆژەکانی نیشتەجێبوونە. ئەوش خزمەتگوزاریەکانی ناو پرۆژە ئەوش بریتیە بڵێن لە ئاوەڕۆ لە کارەبا ئەمانە هەموو وەبەرهێنانێک مەفروزە لە سەری جێبەجێ بکاو لە کاتی خۆیان لەگەڵ تەسلیمبوونی یەکەکەیە. جۆری کە لە خزمەتگوزاری هەیە بریتیە لە خوێندنگا و بنکەی تەندروستی و با بڵێن ئەو بابەتانەی کە گشتیە. ئەمانە مزگەوت و ئەمانە ئەم بابەتەیان دوو جۆرن. جۆرێکیان بریتە لەوانەیە کە بۆ سندوقی نیشتەجێبوون و یا پرۆژەکانی پێشووترە ئەمانە لەسەر ئەستۆی حکوومەتە و جۆرێکیان هەیە کە بە بڕیاری 92-94 یان بە ڕێنمایی 92-94 مۆڵەتیان وەرگرتووە. ئەمانە ئەم خزمەتگوزاریانە خراوەتە سەر بەشدار بوو کەواتە وەبەرهێنەر مەفروزە لەسەری لەگەڵ تەواوبوونی یەکەکەیە ئەم خزمەتگوزاریانە جێبەجێ بکات و تەواوی بکات. ئەوانش کراوە. لە پارێزگای سلێمانی و هەڵەبجەدا حکوومەت بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوونی هاوڵاتیان مۆڵەتی بە 72 پرۆژەی نیشتەجێبوون داوە کە پێک هاتوون لە 41,695 یەکەی نیشتەجێبوون. هاوکات بە بڕوای هاوڵاتیان بەهۆی نەبوونی دادپەروەری و چاودێری وردی پرۆژەکان و دیاری نەکردنی نرخ بە سەرپەرشتی حکوومەت ئەو پرۆژانە نەک کێشەی نیشتەجێبوونیان چارەسەر نەکرد بەڵکو بوونەتەوەی خاڵیکردنەوەی گیرفانی هاوڵاتیان بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەکانیشەوە. هاوڵاتیان دووچاری دەیان کێشە بوونەتەوە. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.